خۆشویستان دووبارە گەڕاینەوە وڵاتان سڵاوتان لێبێت هەر ئەمڕۆ لەسەر ڕۆژی جیهانیشانۆ گفتوگۆی ترمان ماوە هەمووانی کە لە سەرەتای بەرنامەکەی باسمان کرد با تێر و تەسەلی ئاڕاستەی میوانێکی ئازیزمان دەکەین زۆر بەڕێز کاک موحسین عەدی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بزانین ڕەوتی شانۆ لە شاری سلێمانی ئێستا چۆنە بۆچی هۆڵەکانی شانۆ کەمتر جمەیان دێ لە شانۆ بۆچی دەقە خۆماڵەکانمان نییە کێشە و گرفتەکان چین پەنجە بخەینە سەر ئەو برینانەی هەیە بۆ بتوانین چارەسەرێکیان بۆ بدۆزینەوە بۆ بزانین هەواڵی خۆشش هەیە یان نییە لەم تەوەریا پێتانی ئاشناکەین کاک موحسین بەخێر بێ زۆر سپاس کاگاری سڵاو لێ باشتان بەیانیتان باش باش کاک موحسین نازای لە چۆ دەست بکەم ڕاستەوە کێشیان پێوتی لەم بەیانی خەریکە ڕەشبین نەبێت ڕەشبین بەرامبەر بە شانۆ چەند کەستان مقابلە کردووە بەیانیان سێ شانۆ چوار شانۆکارمان دواند کە ئەمڕۆ لە بەرنامەکەیە هەر چوارە لە چەند خاڵێکا کۆک بوون نەبوونی هۆڵ کەمی دەقی کوردی یاخۆ دەقی خۆماڵی و نەبوونی سەرمایەکی پێویست بۆ ئەوی کە پاڵپشتی شانۆکاران بێ پاڵپشتی نەکردنیان وەڵا هەمووی جامنەبێت تۆ بەڕاستی یەکە بە یەکەی ئەمانە شی بکەینەوە بەڕاستی هەرەمانن ئاستەنگی بەردەم شانۆیان ئاستەنگی تریش هەیە بەڵێ سەرەتا بەیانیتان باش زۆر سپاس بۆ میوانداریە بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆ پیرۆزبایی لە سەرجەم شانۆکارەکانی سلەیمانی و کوردستانەکەم و پیرۆزبایی لە سەرجەم و خەڵکانەشەکەم کە دۆستی هونەرە جوانەکانن چکە لە ڕاستیاوی کە دۆستی هونەرە جوانەکانە دۆستی ژیانیشە وێ بەلای منەوە هونەر بە تەنها پرۆفیشناڵەتیەک نییە بە تەنها پیشەیەک نییە بە تەنها کایەک نییە بۆ خۆ سەرقاڵکردن بەڵکو کایەکە بۆ ژیانسازی لە هەر وڵاتێکە گرنگیدان بە کولتور بە هونەرە جوانەکان بە شانۆ بە سینەما هەبێ لە وڵاتەیە لەو کولتورەیە ژیاندۆستی هەیە ژیانسازی هەیە کە ژیانسازی و ژیاندۆستی هەبوو یعنی تونڕەوی بوونی نییە یعنی یەکتر قوبوڵکردن جیاوازیەکانە قوبوڵەکرێ بۆیە لە ڕاستیا ینی ئێمە ئەبێ گەورەتر لە شانۆ لە هونەر سێری هونەر بکەین و بۆیە پیرۆزبایی لە هەموو خەڵکانەشەکەم کە ژیاندۆستن چکە لە ڕاستیا و خەڵکانەی کە گرنگی کللتورە زانن گرنگی شانۆ زانن لە هەمان کاتا گرنگی ژیانیشە زانن بێگومان منەزانم کە کێشە هەیە لە ڕاستیا کێشەی گەورەمان هەیە ئێمە لە بواری کللتوریە بە تایبەتی ینی منەمیشە وتومە هونەرمەندی ئێمە نووسەری ئێمە کاتێک کە ناتوانێ بژی یەکێ لە هۆکارە سەرەکیەکان پەیوەندی بەوە هەیە کە ئێمە ڕێژەی متەلەقی وەرگرمان کەمە یعنی چی یعنی هونەرمەند نووسەر ناتوانێت لەسەر کارەکەی خۆی بژی لێرەوە ئەبێ حکومەت زایدەن کەرتی تایبەت مداخەلە بکەن و کاتێکیش کە مداخەلەکە نەبێ ئاگامان لێبێت لە ڕووی بازرگانیەوە مداخەلە نەکەن یعنی چی ینی بۆ بۆکەی قازانجیش گرنگە بەڵام ئامانجی سەرەکیان قازانج نەبێ بۆچی چکە ئەمە ئەبێتە هۆی لەدایکبوونی هونەرێکی ئاستنزم تۆ تەمان با قەدریش لێ نەکەین دکتۆراش تەیە دکتۆر موحسین باسکەینەوە دکتۆر تۆ پێت وایە کاڵی متەلەقی کاری هونەری مەبەستت لە وەرگری بەڵێ یانیسە بۆ نمونە شانۆکارێکی فارس شانۆکارەوان دەمێکەڕۆڵە بیبینێر هەیە ئێستا باس لەوە شەکەین باس لەوە ناکەم ینی بۆ نمونە شانۆکارێکی ئەمریکی کاتێکە یان سینەماکارێکی ئەمریکی کاتێکە فیلمە دروستەکە 1 ملیار زیاتر متەلەقی هەیە ڕاست عەرەبێک 400 ملیۆنی هەیە فارسێک بۆ 120 بۆ 130 بۆ 140 ملیۆن متەلەقی هەیە بەس ئێمە لە سلەیمانی لە هەرێمی کوردستان 4-5-6 ملیۆن متەلەقیمان هەیە خۆمە هەمووی شانۆ حەزی لە شانۆ نییە هەمووی خوێنەر نییە هەمووی سینەماکار نییە یعنی مەبەستم چییە ینی پەیوەندیەکی زۆر بەهێزەیە لە بینی کاری هونەری و بازارە بازاڕی ئێمە هونەر ناتوانێت بخاتە سەر پێی خۆی ناتوانێت هونەرمەند و نووسەر بژێنێ خۆ نووسەری گەورەمانەیە ئێمە لەسەر ئاستی جیهان لە ڕاستیان نووسەرن بەس لەبەرۆی کوردن ناتوانن بژین لەسەر بەرهەمەکانیان لێرەوە وتم یعنی ئەبێ حکومەت کارتی تایبەت زایدەن کارتی تایبەت چکە لە ڕاستیا ئەبێ کاری تایبەتیش بێتە پێشەوە ئێمە ئیش لەسەر ئەمە شەکەین بێتە ناو مۆزوعەکەوە لە پێناو گرنگیدان بە هونەرمەند بە نووسەر بە کای کللتوری بە شێوەیەکی گشتی وەکو لە سەرتا شەوتم لە پێناو گرنگیدان بە ژیانسازی چکە گرنگیدان یعنی ئەبێ لەوە تێبگان و خۆی دەسەڵاتداری ئێمە سەرمایەداری ئێمە کۆمەڵگای ئێمە هونەر بە تەنها بۆ کات بەسەربردن و خۆ سەرقاڵکردن نییە هونەر
پەیامی زۆر گەورەی هەیە لەسەر و هەمویانەوە ژیان دۆستی، لەسەر و هەمویانەوە جوانکردنی ژیان. من زۆر حەزم لە وشەی هونەرە جوانەکانە نایس ئارتس، یعنی ئەو نیە هەر بەڕاستی هونەرە جوانەکان جوانن بەڕاستی، یعنی تۆ سێری بکە، یعنی من یعنی ئیتالیا، خەڵکی ئیتالیا خەڵکێکی زۆر باشن، زۆر هاوکارن، زۆر میوان دۆستن، زۆر موسالیمن. هەنیچە لەوە کارە سەرچەکانی ئەوەیە کە ئارت بە شێوەیەکی گشتی لە ئیتالیایە ئاستێکی زۆر بەرزاست. باشە لەبەرەوە ئێمە زۆر پێویستیمان بەوە هەیە کە گرنگی بە کولتور بدەین، بە هونەر بدەین و لە ناویشیانە بە شانۆ، چکە ئەمڕۆ ڕۆژی گیانی شانۆیە. باشە دکتۆر موحسین بەڕێستان وەکو بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەتایبەتر باسێکی ڕەوشی شانۆمان بۆ بکە لە سلێمانی. بۆچی زۆر کات گلەی و گازندە ئەکرێت لەوەی کە ئەڵێن لە ڕابردووە شانۆی زۆرترمان هەبوو، ئەگەرچی بارودۆخەکان ڕەنگە خراپتر بوو بێ وەک لە ئێستا، لە ڕۆی تەنانەت ئەمنی و ئاسایشیشەوە ڕەنگە ئەو کاتانە قورستر بوو بێ کە شانۆگەریەکی تیان نمایشکرابێ. بەڵام بەست و کەم کاتانەیە بوونە لە ساڵی چوزانم نەوەکانە ئەو کاتانی کە بارودۆخی سیاسی کوردستان زۆر باش نەبوو، تەنانەت دقێک هەبوو بێت چوزانم کارکتەرێک کە چوو بێتە سەر تەختی شانۆ قورستر بوو بێ لەو سەردەمانەیە، چونکە ئازادیکی لەو شێوازە نەبووە، بۆ ئێستا شانۆ کەمی کردووە. ئەوە ڕۆژێکتر لە بەرنامەیەکی ترا بووین برادەرێکی شانۆکار هەرۆزان ڕەتی بە شانۆشەوە هەبوو، باسی لەوە کرد کە ئێستا خەڵک کەمە چێت بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی سلەیمانی لە کاتێکا لە هەشتاکانە بۆ نمونە نازانم چەند سەد تەلەبە حەزی کردو بچێ بەشە جوانەکان. دەوتم کاکە ئەو کاتە لە هەشتاکانە لە هەموو سلەیمانیا بەس پەیمانگای هونەرە جوانەکان هەبووە، نە مەعهەدی هەبووە، نە کۆلێژی هەبووە، نە زانکۆیەکە بووە. ئێستا ماشەڵڵا هەر لە ناو سلەیمانیا 5-6 زانکۆ هەیە، هەر زانکۆیەکیش بریتێ لە کۆمەڵێک کۆلێژ، هەر کۆلێژێکیش بریتێ لە کۆمەڵێک بەش، بۆیە لە ڕاستی ئەم شتانە دابەشە بێ. ئەمە دیوێکی مەسەلەکەیە. دیوی دوای مەسەلەکە لە ڕاستیە من نامەوێت یاڵبەتەم و بەڕێ بێنمەوە، ڕەنگەم وەڵامیان پرسیاری جەنابەت پێویستی بە بەحسە بێ، بە توێژینەوە هەبێ، بەڵام وێ گەشتمان لەوە بێ کە تەکنەلۆژیاش هۆشیاری و ئینتیباهی ئینسانی کورد نەکرد، ئینسانی کورد ئینسان بە گشتی بەڕاستی لە جیهانە بردووە. یعنی خۆ یەکش تەمان یەک مۆزوعەیە بەڕێی منی چێ لە تایبەتمەندیە سەرەکیەکانی شانۆەوەیە کە پەیوەندی نێوان مرۆڤەکان زۆر بەهێزەکە. ئێستا لە بینی مرۆڤەکانە ئالەتێک پیا بووە پێوترێ ئەم دیڤایسانە مۆبایلە وەنیار چیەکەیە لە بینی مرۆڤەکانە، ینی لە بینی مرۆڤێک و مرۆڤێکی ترە ئالەیەک پیا بووە، ئامێرێک پیا بووە کە زۆشتی شێوانوە. ئێمە بۆ ئەوەی کە مرۆڤەکان پێکەوە ئاشکەینەوە پەیوەندیان زۆر بەهێزکەین، لە ڕاستیە پێویستیمان بە شانۆ هەیە. بۆچی پێویستیمان بە شانۆ هەیە؟ لەبەرەوەی کە ئەتوانم بڵێم ینی بوێرانەترین و ڕاستەقینەترین هونەر شانۆیە. بۆچی؟ چکە پەیوەندیێکی ڕاستەخۆ لە بینی ئەکتەر، لە بینی شانۆکار و لە بینی بینەرە دروسەکە و ڕوبەڕووبوونەوەیەکی تایە، ئازایەتێکی تایە. من لە بەرنمەیەکە ناوم نا، لە وتارێکە ناوم ناوە کە شانۆ لە دایکبوونەوەیەکی ترە. مرۆڤ دووجار لە دایکە بێ، جارێ بێویستی خۆی لە دایکە بێ هەرێکە لە ئێمە، جاری دووەم ینی تۆ لە ڕێگای شانۆ کە لە دایکە بیتەوە، ینی دەوری کارەکتەرێکی ترەبینی، ینی سەر لەنوێ لە دایکە بیتەوە. بە شێوەیەکی گشتێتوانم پێت بڵێم وەڵامی پرسیارەکەی جەنابەت، کاری شانۆ کارێکی ئاسان نییە. بەڕاستی زۆر قورسە، پێم وایە قورسترین هونەرە. یعنی جاری وا هەیە کۆمەڵی ئەکتەری بەڕێز 3 مانگ 4 مانگ 5 مانگ جاری وایە زیاتریش پرۆڤاکەن. اینجا 4-5 ڕۆژ هەفتەیەک 10 ڕۆژ تۆ بڵێ مانگێ بۆ نمونە نمایشەکەن. خۆ لەم 3-4 مانگەیە ینی هەموو ڕۆژێک لە دایکبوونەوەیکی نوێ، ینی وەکو سینەمانیە. خۆ سینەماش قورسە، بەڵام بۆ نمونە تۆ ئەکتەرێکی سینەمای لە قتەیەک وەنیە دیمەنێک تەسویرەکەی تەواوی تر ئیتر تۆ هەرچی لێ بەسەردێ مهم نییە، مهمەوەیە فیلمەکەی تازوە. بەڵام لە ئەخیر ڕۆژا بوون ئەمە جگەلەوەی کە لە ڕاستیا 3-4 مانگ تۆ دێیت و ئەچیت و ئەوانە هاوکاری پێویستە، پاڵپشتی پێویستە کە بەداخەوە ئێمە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان جەناتە زانی لە 2014ەوە قەیرانێکی دارایی و ئابووری هەیە و وەکو پێویست هاوکاری ئەم مەسەلانە ناکرێت. بە تایبەتی لەوەتی منیش هاتووم، ینی ڕەنگە کۆڵێ منات مەسەر ساحجی عەلی، بەڵام لەگەڵەوەشا لە ڕاستیە ئەگەر سیر بکەین ینی ئیشکراوە و هەر ئەمڕۆژ لە ڕاستیا لە سلەیمانی شانۆیەک هەیە و حەزەکەم هەر لێرەشەوە مژدەتان بەمێ ئێمە سبەینێ بە هاوکاری جەنابی کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەراسیمێک ڕێکەخەین و لەو مەراسیمەیە مژدە بە شانۆکارانە درێت کە زیاتر لە 5 بۆ 6 شانۆ فەن دەکرێن
وئینشاءڵڵا تا توانم بڵێم تا 6 مانگی داهاتوو تا ساڵی داهاتوو شان و هۆڵەکانی ئێمە بێشانۆ نابن. واتە ئەمە مەژدەیەکی خۆشە بۆ شانۆکان. بەڵێ یەکەم جار ئاشکراکرێت لێرەوە؟ بەڵێ. 5 شانۆ 5 بۆ 6 شانۆ بەنووزە باوکاری جەنابی کاقوبا تاڵەبانی لە سلێمانی و لە هەڵەبجە شتێکوانە شەشی تایە هیچ پێوەرێکەیە بێگومان جارێ ئەوانی کە با بڵین کە لەگەڵیان قسە کراوە خۆیان مخریجی باشن شانۆکاری باشن وە تۆ باگراوندیان نەزانی ئەمە جگەل لەوەی کاسەری دەقەکانیش کراوە بێگومان و ئێمە شۆکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمان یانی شەکە باوکاری ئەمە ئەبێت متابعەکەین بتایبەتی و خەڵکانەمان کە خەڵکی پرۆفشنەڵن لە بواری شانۆیە. باش دوایین پرسیاری من دکتۆر محسن کاتەکەمان کەمە لە خزمەتتانە حکومەت کەواتە لە گرنگی شانۆ تێگەیشتووە فەندەکە بەڵام دۆخەکە نەخوازرا بەڵام زۆ گرنگی شەتیە بگا یعنی تۆ سێرکەم باسی کەری تایبەتمان کرد ئێمە لە هەفتەی داهاتوە ئینشاءڵڵا هەر باوکاری با بڵین بە سپۆنسەری میدیایی جەنابتانەوەکو کورسات فیستیڤاڵی کورتەفیلمی کوردیەکەین بۆ ئاگاداریتان حکومەت یەک ناری بۆ من نەیاوە ئێمە لە کەرتی تایبەت و بە ڕێگای علاقەمان و لەگەڵ کۆمپانیاکانە ماڵیان ئاوا بێ هاوکاریان کردوین بەڕاستی لە چەند مانگی ڕابردووە کۆنفرانسێکی زانستی گەورەمان کە دیسان حکومەت یەک دیناری نەیاوە پێمان من لە ڕاستیە لێرەوە گلەیم لە حکومەتەیە ئێمە ئەوە ساڵێک زیاد ساڵێک نییە 6 مانگە چەکی ئەنجامدانی فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبمان هەیە کە 7 ملیۆنە ینی مەبلەغێک نییە بۆ فیستیڤاڵێکی نێودەوڵەتی بەڕاستی بەڵام بەداخەوە ینی حسارێکمان لەسەر لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی بانقی سلەیمانیەوە یعنی لێرەوە لە ڕاستیا داوا کەم کە چیتر ینی عقوبەی سلەیمانی و عقوبەی پایتەختی ڕۆشنبیری نەدرێ و ئێمە پلانمان زۆرە خەونمان زۆرە و خەمیشمان زۆرە بەڕاستی بەوەی کە هاوکاری کولتور بکەین لەم شارەیە لەم پارێزگایەیە هیوادارین کە بانقی سلەیمانی لەوە زیاتر ئیشەکانمان دوانەخات چکە دواخستنی ئیشی ئێمە لە ڕاستیانی دواخستنی ئیشی پایتەختی ڕۆشنبیری یعنی کولتور یعنی دواخستنی کوردبوون چکە من هەمیشە وتومە تۆ کاتێکە گرنگی بە کتێبێک بە شاعرێک بە نووسەرێک بە شانۆکارێک بە سینەماکارێکە دەی لە سلەیمانی بە تەنها خزمەتی ئەم شانۆکارە ئەم سینەماکارە ناکەی بە تەنها خزمەتی سلەیمانیش ناکەی خزمەتی کۆی کوردبوونەکەی چکەمە بێتە بەشێک لە کولتوری نەتەوەی ئێمە مەسینەدی بەڕێوەبەری سلێمانی زۆر سپاس بۆ